سڵاتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بە بەرنامەی هەفتانەی ئێمە و بینەرانەوە کە هەموو ڕۆژانی هەینی دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هاتوونەتەوە خزمەتان. بەڵێ عزیزان لەلایەن منیشە و سڵاتان لەبێت هیوادارم کە لە هەر شوێکەکان ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هەروەکو ڕۆڵە هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند وەڵام بە پرسیاری ئێوەی ئازیز کە ناردووتانە لەخۆ دەگرێت. ناوبڕێکی کورد ببینن دێنەوە خزمەتتان بابەتەکان دەست پێ دەکەین. لە یەکەم ڕۆژەکانی ساڵی نوێ میلادیداین دنیای ئێمە بەدەستی دەسەڵاتدارانی زاڵم شەڕخواز و تاڵانچیدا بە چ ڕێژەیەک جوانی و مرۆڤایەتی خۆی لەدەستداوە. ئایا بەڕاستی لە ماوەی حکومڕانی ئەواندا ڕوخساری دنیای ئێمە ترسناکتر نەبووە مەگەر لە درێژەی حاکمیەتی ئەواندا شەڕ، ئاوارئی، هەژاری، برسێتی، بێکاری و بێمافی کە ڕۆژانە سێبەری خۆیان دەخەنە سەر دنیای ئێمە کە بێگومان دەکرا وەزعەکە ئاوانە بێت ژیانی بۆ زۆرێک لە دانیشتوانەکە تاڵ نەکردووە. لە دۆخێکی ئاوادا ساڵێکی تر بۆ ژیانی ئەم جیهانە زیاد دەکرێت کە دەسەڵاتدارانی پارێزەری قازانج پەرستی سەرمایە وای لێ کردووە بێڕۆح و تونند و تیژ بێت. ئایا لە ساڵی داهاتوودا مرۆڤەکان هەر بەدیل دەمێننەوە بۆ ئەو تاریکیەی کە لە ئەنجامی حاکمیەتی سەرمایەدا دێتە ئاراوە؟ بە دڵنیاییەوە ڕێگایەکی دوور و دژوارمان لە پێشە بۆ کۆتایی هێنان بەو چارە نووسەڕەشەی کە بۆ مرۆڤایەتی دانراوە. بەڵام بەڕای ئێمە بەو هەموو ڕێگا دوور و سەختەوە ئەمە ڕێگای ڕۆشتە. بۆچی؟ چونکە لەمە بوودا لە ناخی ئەم تاریکەدا کە خوداوەندەکانی زەوی و پارێزەرە ڕەنگاوڕەنگەکانی یاسای قازانج لەسەر دنیای ئێمەدا حکمیان کردووە، لێرە و لەوێ ڕووناکیەک لە نەدرەوشانەوەی چارە نووسێکی واڕەشەوە دەچرپێنێت. ڕووناکیەک کە ئەو ڕاستی نیشان دەدات ئەو جەماوەرەوە گیان هاتووە کە قوربانی دەستی زوڵم و زۆرداری جیهانی ئێستان تێدەکۆشن و ئەزمون فێر دەبن و بەم شێوەیە بەڵێنی ڕێگەیەکی دیکە دەدەن بۆ جیهانێکی دیکە کە بە دڵنیاییەوە ممکنە. بەڵام لە هەمان کاتدا نابێ ئەومان لەبیر بچێت کە ئەم کەڵەکە بوونی ئەزمونە ڕێگەیەکی زۆر سەختە و دوور و درێژیش دەبێت کە تێیدا وانەکان ئەگەرچی تاڵ و ناخۆشی لەگەڵە بەڵام لە کۆتاییدا فێر دەبین. لە یەکەم ڕۆژەکانی ساڵی نوێدا جێی خۆیەتی هەمومان بانگەوازی ویژدانی بە ئاگابوو بکەین بۆ ئەوەی پەیڕەوی ئەم ڕێگای بین، یەکدڵ و هاودەنگ پێکەوە دنیایەکی ئازاد و بەرابەر بۆ مرۆڤایەتی دابمەزرێنین. جیهانێکی دوور لە هەژاری، دوور لە چەوسانەوە، دوور لە ئازار و ناشیرینی. جیهانێک کە ئازادی و یەکسانی و مرۆڤ دۆستی جێگەی یاسای ناشیرین و نامرۆڤانەی قازانج پەرستی بگرێتەوە. لە دڵەوە پیرۆزبایی لە هەموو ئەو کەسانە دەکەین کە ئامادەن ئەم ڕێگایە کە ممکنە بەڵام سەخت و دژوارە دەگرنە بەر و هەوڵی وەدیهێنانیەدەن.
کاک ئیسماعیل لە مەهابادەوە لە نامێکدا نووسیەتی ڕەنگە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان کە بوو بەهۆی دامرکاندنێک لە ڕاپەڕینی ژینا ئەوە بوو بێت کە ڕێبەری نەبوو. لە سەرەتادا زۆر قسە لەوە بوو کە شۆڕش پێویستی بە ڕێبەری لەو شێوەیە تا ئێستا نییە، یان دواتر ئەوە لە ڕێگای پەرەسەندنی بزوتنەوەدایە کە ڕێبەری لە نێوخۆدا سەر هەڵدەدات و ڕوخساری خۆی نیشان دەدات. بەڵام لە بیرتان چوو بوو کە هەر وڵاتێک پاشخانی مێژووی خۆی هەیە. ئەگەر مێژووی هەموو بزوتنەوە و شۆڕشەکانی ڕابردووی ئەم وڵاتە واتە وڵاتی ئێران لە پەیوەندی لەگەڵ ئەو پاسەی ئێستادا بۆمان دەردەکەوێت کە بە بێڕەهبەری هیچ شۆڕشێکی بێڕێبەری نەبووە، جا ئێستا ئەو شۆڕشە بەسەرکەوتوو بزانین یان نا. دەکرێت بڵێن ئێرانیەکان خەڵکی سەرکردەخوازن و ئەگەر لە داهاتوودا کە چاوەڕوانیش دەکرێت بزوتنەوەیەکی سیاسی ڕووداد ئەم جاریان بەبێ دەرکەوتنی ڕێبەریەکی متمانە پێکراوی خەڵک لەوانەیە دیسانەوە هێزی سەرکوت بتوانێت دایمرکێنێ. بەڵێ سپاس بۆ کاک ئیسماعیل. ڕاستیەکەی قسە لەسەر پێویستی ڕێبەری بۆ سەرکەوتنی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی نییە. بێگومان ڕێبەری لە پاڵە گوتاری هاوبەشی سیاسی و سازمان و ڕێکخراو ئەو ئەڵقە گرنگانن کە دەتوانێت بزوتنەوەیەک بۆ بە ئەنجام گەیاندنی داخوازە سەرەکیەکانی بەهێز بکات. دەبێت بیسەلمێنین کە غایببوونی ئەم ئاڵقانە لە شۆڕشی ژینە مەجال و دەرفەتیدا بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە بەهێزی سەرکوت لە شەقام و مەیدانی شارەکان بیانکشێنێتەوە و جۆرێک دامرکاندن بەم شۆڕشە تەحمیل بکات. کەوابوو بە بڕوای ئێمەش ڕێبەری بە قەولی کاک ئیسماعیل ڕێبەری متمانە پێکرا و جێباوەڕی خەڵک لە هەر بزوتنەوەیەکدا گرنگە. بەڵام پرسیار ئەوەیە کە ئەم ڕێبەریە چۆن دروست دەبێت. با دوور نەڕۆین باسی شۆڕشی ژینا بکەین. ژن ژیان ئازادی بوو بە دروشمی سەرەکی ئەم بزوتنەوەیە. ژن بە مانای کۆتایی هێنان بە نابەرابەری جنسیەتی و کۆتایی هێنان بە بێمافیەکی بەرچاو کە دژی ژنان بەڕێوە دەچێت. ژیان بە مانای کۆتایی هێنان بە بێبەشبوونی بەشی زۆری دانیشتوانی ئێران لە ژیانێکی ئینسانی و کۆتایی هێنان بە فەخر و نەداری، کۆتایی هێنان بە تەبعیز و نابەرابەری. ئازادیش ینی کۆتایی هێنان بە سەرکوت و خەفەخان و یان کۆتایی هێنان بە زیندانی سیاسی و ئەشکەنجە و ئێعدام، ینی ئازادی بیر و باوەڕ و ئازادی کۆبوونەوە و ڕێکخراوبوون. دەی ڕێبەری لە بزوتنەوەیکی وا کاتێک دەتوانێت جێی باوەڕ و متمانی خەڵکێک بێت کە ئەم داخوازیانیان هەیە کە بتوانێت بزوتنەوەکە بە ڕێگا و شوێنێکدا هیدایەت بکات کە ئاکامەکەی مسەوەگەربوونی ئەم داخوازیانە بێت، ینی بۆ خۆی باوەڕی قوڵی بەم داخوازیانە بێ و حازر نەبێت سازشیان لەسەر بکات. بەڵێ ئەگەر ئێمە قبول بکەین کامەیە ئەو ڕێبەرەیە کە بتوانێت ئەم ئەرکە بەڕێوەبەرێ جگە لەو ڕێبەرەیەکە لە نێو بزوتنەوەکەدا سەری هەڵدا بێ و هات بێتە ڕوو، ئەگەر ئێمە دەڵێن پەرەپێدان بە بزوتنەوە داخوازیەکان واتە بزوتنەوەی متاڵباتی ئەرکێکی جددیە، جگە لەوەی کە پێمان وایە جەماوەری زۆرتری خەڵک پێگرێ دەخوان، جگە لەوەی کە پێمان وایەکە لەگەڵ یەکبوون دەکاتە ئەزمون، جگە لەوەی کە پێمان وایە باوەڕ بە هێزی خۆ پتەوتر دەکات، جگە لەوەی کە هەر دەستکەوتێکی چکۆلەش ڕێگا بۆ دەستکەوتێکی گەورە خۆش دەکات، جگە لەوەی کە ئیمکانی ڕێکخراوبوون فراهەم دەکات، لە هەمان کادا کەسیان کەسانێک سار هەڵدێن و دەبنە جێ باوەڕ و متمانەی خەڵک. ئەم کەسانە بە پشتبەستن بە گوتارێکە ئەم بزوتنەوە هەیەتی بە پشتبەستن بە ڕێکخراوبوونی بزوتنەوەکە ڕێگا و شوێنی گونجاو بۆ جێبەجێکردنی ئەم یان ئەو داخوازی دیاری دەکەن. ئەگەر وابێ دەبێت چاوەڕوانی کەسانی تر لە دەروەوەی بزوتنەوە بین، کەسانێکە لە ناخی بزوتنەوەکە هەڵ نەقوڵاون، لەوانەیە خۆیان وانیشان بدەن، لەوانەیە هەندێک درۆشمی بریقەداریش بەکاربێن و لەوانەیە بە ئیمکاناتێکە لە بەردەستیاندایە زۆریش دەربکەون، بەڵام لە ناوەڕۆکدا لەگەڵ داخوازی سەرەکی بزوتنەوەکە نین. دیسانەوە با دوور نەڕۆین. لە شۆڕشی ژینا جریانی سەڵتەنەت و لە ڕێگای کوڕی شای پێشوو خۆیان وەک ڕێبەری بزوتنەوەکە دەرخستیان هەوڵیاندا وا دەرکەون. ئیمکاناتی زۆریان لە بەردەست بوو. پەیتا پەیتا کۆبوونەوە و مساحیبە و دانی منشور و شتی لەم چەشنا هەمووی بوو بۆ ئەوە بوو سواری بزوتنەوەکە بن. دیتمان کە لە ناخی خۆیاندا لە هەموو کردەوەکانیاندا دژ بە بنەما سەرەکیەکانی دروشمی ژن ژیان ئازادی بوون. هەر یەک نمونەی ڕۆشن لەم بارەوەیە هەڵوێستی ئەم جریانە بەرامبەر بە داخوازی مافی دیاریکردنی چارەی خۆنووسین بوو.
ئەوان ئەو داوایان بە خەتی سووری خۆیان زانی و پێیان داگل لەسەر تەمامەتی ئەرزی ئێران، یعنی خەتکێشان بەسەر داوایەکی ڕەوا و بەرهەقی خەڵکی کوردستان و باقی گەلانی ئێران کەوا بوو ئەرێ ڕێبەری بۆ سەرکەوتنی هەر بزوتنەوەی گرنگە، بەڵام ڕێبەرێکە لە ناخی بزوتنەوەکەدا سەری هەڵهێنابێ نەک لە دەرەوە بەسەر بزوتنەوەکەدا داسەپا بێت. بەڵێ با ئەوەش زیات بکەین بزوتنەوەی ژینا کە ماوەی نزیک بە 5 مانگ بە چڕوپڕی بەردەوام بوو، بزوتنەوەی کە یەکێک لە هارترین دەسەڵاتی ئیستبدادی هێنا بۆ لەرزە، بزوتنەوەی کە دەنگی بە ئەو پەڕی دنیا گەیشت و پشتیوانی جیهانی بۆ خۆی دەستەبەر کرد، بزوتنەوەیەکی بێڕێبەریش نەبوو جیا لە کوردستان کە جیاوازی هەیە لە باقی شوێنەکانی تری ئێران لە بزوتنەوەی کرێکاری ژنان، لاوان، خوێندکاران و مامۆستایان و هیتر ڕێبەرانی عەمەلی و مەیدانی حزوریان بوو و توانیان ئەو کارە گەورە بکەن کە ئێستاش ئێمە هەر باسی شۆڕشی ژینا دەکەین و ئێستاش دەسەڵاتی استبدادی ئاینی کابوسی پێوە دەبینێ. ئەمە بۆ خۆی هۆیەکی ڕوونا لەسەر ئەو قسانەی کە تا ئێستا کردومانە کە ئیمکانی سەرهەڵدانی ڕێبەری جێمتمانە و جێباوەڕی خەڵک زۆرە ئەگەر بزوتنەوەی متالباتی درێژە پەیدا کات و گەشە بسێنێ. جا پێمان وایە لێرەوە ئەرکی ئێستامان بەتایبەت لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا دیاری دەکرێت. هەوڵدانە بۆ پەرەپێدان بەم بزوتنەوانە. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە. کاکعەدا لە نووسراوێکدا دەڵێ ئیسرائیل وەک گورگی هاری لێ هاتووە و دەست لە هیچ ناپارێزی و گوێ بە یاسا نێودەوڵەتی نادا و هەندێک جار گرنگی بە دیلەکانی خۆشی نادات، چۆن هەست بە شکۆشکاندنی خۆی دەکاو تا ئەو شکۆیە لە سەرکەوتنێکی گەورە بەدەست نەهێنێتەوە گفتوگو قبوڵ ناکات. ئەگەر ئیسرائیل دەستی بۆ ئەو تونلانە ببا و پڕئاوی بکات، ئەوە دەگەێنێ کە ئیسرائیل نەک دەستی لەو ناوچەیە ششتووە بەڵکو ئومیدێک بە ئاشتی و ڕێکەوتن نەماوە. ئەو دەنگۆیانش ڕەت دەکرێتەوە کە جاروبار حەماس لە بن لێوان دەری دەرکێنێ بە تایبەتی لەگەڵ گەرمبوونی شەڕ و فشاری کاولکاری و کۆچبەری خەڵک و قات و قڕی و نەبوونی کەمترین و سادەترین خزمەتگوزاری. ناچارە بیر لەوە بکاتەوە کە ڕێگە چارێک بدۆزێتەوە بۆ ڕاگررتنی شەڕ. بۆیە دەنگۆی ئەوە پەیدا بووە کە باڵی سیاسی حەماس ئامادەن دان بە ئیسرائیل بن و کاری سیاسی خۆیان بکەن لە کەرتی غەزە و ڕۆژاوادا، بەڵام هێزەکانی قەسام کە باڵی سەربازیانە زۆر بە توندی دژایەتی دەکەن و قبوڵی ناکات. هەروەک باسکرا ئیسرائیل لەبەر ئەوەی لە حوتی ئۆکتۆبر شکۆی شکاوە بۆ ئەوەی شەڕ ڕاگرێ پێویستی بە سەرکەوتنێکی گەورە هەیە و ئەو شکۆیە بۆ ڕاستەکاتەوە و لەوەش مسۆگەر بێت تا ماوەیەکی دوور هێزێکی دیکە پەیدا نابێت هەڕەشە لە باشووری ئیسرائیل بکات. بۆیە هەموو شێوازێک دەگرێتە بەر بۆ لە ناوبردننی حەماس نەک دوو دەوڵەت دروستکردن بەڵکو کێشەی فلەستین تاوەکو دەیان ساڵی تر لاو بکات. بەڵێ هەرکات لە بابەت شەڕی غەزە کاک ئازادیش نووسراوەیەکی هەیە، هەڵبەت نووسرای ئەویش بخێنینەوە کە لە بەشێکیدا دەڵێ چەندە خەریک دەبم بە قەناعەت نابم کە حەماس بە چ قەناعەت و بە چە پشتیوانیەک پەلاماری ئیسرائیلیدا لە حوتی مانگی دەیدا. ئایا دەکرێت بڵین حەماس خوێندنەوەی نەبوو بۆ دۆخی دوای پەلامارەکە؟ ئەگەر حەماس بیرتیژ و ژیربێژی هەبوایە دۆخی غەزە بەم ڕۆژە نەدەگەیشت. گەورەترین تێنەگەیشتن و بێسوودترین چاوەڕوانی ئەوەیە کە هەموو دۆستێکی غەزە و فلەستین چاوەڕێی دەست و بڕیاری ئەمریکا و کۆمەڵگای نێودەوڵەتی بکات کە بڕیار لە سوودی غەزە بدات. کوردەواری قسەیەکی جوانی هەیە، دەڵێت ئەو دەستەی نەتوانم بیبڕم ماچی دەکەم. حەماس ناتوانێت دەستی ئیسرائیل و ئەمریکا و غەریبە پەرستەکانی عەرەب لە غەزە و خاکی فلەستین بڕێت. ئێستاش کە غەزە وێران بووە و 20,000 ئینسان زیاتریش لەوانە بەرچاو و ژمارێکی زۆریش کە بەرچاو منداڵی بێتاوان بوونەتە قوربانی. کێ بەر پرسیارەتەکە هەڵدەگرێت؟ ئایا ڕێکەوتن و دانوستان لە نێوان ئیسرائیل و حەماس پاکیان دەکاتەوە لەو هەموو جەنایەتەی ئەو دوولانەی جەنگ بەسەر خەڵکی غەزەیان هێنا؟ جگە لە نەزانین و بێخەمی لە ئاسکوژرا و وێرانبوونی غەزە هیچ خوێندنەوەیەکی دیکە هەڵناگرێت. دوای نزیکەی 2 مانگونی و لە کوشتار تازە بە تازە حەماس ئامادەی گفتوگۆیە ئەم پەیامە
پێویستەی حەماس درەنگ دەرکەوت بەڵام دوجار مادام حەماس ناتوانێت دەستی ئیسرائیل و ئەمریکا ببرێت کەواتە ماچکردنی پێویستە سەرڕای هەموو کارەساتانی کە لە غەزان. سپاس لەم بەڕێزانە لە نووسراوەکاندا ئاماژە بە زۆر ڕاستی هەیە بەڵام پێم باشە چەند تێبینی باس بکەم. ئێستا ئەم شەڕە لە ڕاستیدا شەڕی دوو بەرژەوەندی گەورەی دنیای ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەهۆی تایبەتمەندیەکانی ئەم ناوچەیە هەروەک شەڕی ئوکرانیش دەکرێت خوێندنەوەی وای بۆ بکەین یان ئەو شەڕەکە دژی خەڵکی کۆ لەلایەن دەوڵەتانی داگیرکەری کوردستان ئەلبەت بە شێوازی جیابەڕێوە دەچێت. لەلایەک ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا و لەلایەکی ترەوە رووسیا و چین و وڵاتانی هاوپەیمانی دیارە ئەم بابەتە زۆر لەوە ئاڵۆسترە کە ئاوا سادە بکرێتەوە مەبەست خوێندنەوەیکی گشتی بوو ئەوەی کە ئیسرائیل گفتگو قبول ناکات و حاضر بە ڕاگررتنی شەڕ نابێت تەنیا بۆ قەرەبووکردنی تێکشکاندنی بەناو شکۆی سوپاکەی نییە لە هەمان کادا شەڕێکە کە لەلایەن ئامریکا و ڕۆژاواوە پشتیوانی لێ دەکرێت بۆ لاوازکردنی دەست و پەیوەندەکانی رووسیا لەوانە ئێران و هێزەکانی سەر بە ئێران. ئەم شەڕ و ئاڵۆزیانە پێکەوە گرێ دراون و زۆر فاکتەری تر کار دەکەن کە دەبێ بڵین جارێ لە پێناو قازانج و بەرژەوەندی زلهێزەکانی سەرمایەداری درێژەی دەبێ و بەداخەوە هەروەک لە غەزە بەرچاوە بۆ خەڵک جگە لە کاولکاری و قوربانی بوون هیچی تری تێدا نییە. بەڵام کاگازات نووسی بووی کە ئەگەر دەستێک نەشکا دەبێ ماچی بکەیت من لەگەڵ ئەم پەندەنیم و بە دروست و گونجاوی نازانم دەستێک کە بۆشکان دەبێ ینی دەستێک کە زوڵم و زۆر و نابەرابەری و ناحەقی دەپارێزێ هەر دەبێ بشکێ بەڵام لە جیاتی ماچکردن دەبێت ڕێگای شکاندنی بدۆزێتەوە. حەماس یەکێکە لە هێزەکانی ئیسلامی سیاسی ڕاستە هێزی هەیە بەڵام هیچ کات نێونەری ڕاستەقینەی خەڵکی فلستین نەبووە. ئەم هێزە خۆی هەڵواستیوە بە داوای ڕەوای خەڵکی فلستینەوە وەنانی پێوە دەخوات و یەکێکە لە هێزە سەرەکیەکانی هێزی بەناو مقاومە کە نە لە پێناو قازانج و بەرژەوەندی خەڵکی فلستینی بەڵکو لە پێناو بەرژەوەندیەکانی تریدا ئەلبەت بەناو خەڵکی فلستینەوە ئەم کارە ساتی خوڵخاند. هێشتا ئێمە بە تەواوی لێمان ڕوون نییە کە ئایا ئیسرائیل بێخەبەر بوو لەم پەلامارە یان ئایا حەماس خوێندنەوەی بۆ دەرەنجامەکانی پەلاماری خۆی نەبوو بێ ئەمانە پرسیاری گرنگن کە پێمان دەڵێت دەبێت تۆزێک قوڵتر بڕوانینە ماجراکە و لە ئاڵلقەیەکی بەرفراوانتردا بیان خوێنینەوە. هەروەک باسمان کرد دەستێک کە نەشکا دەبێت ڕێگای شکاندنی بدۆزینەوە. با دوور نەڕۆین خەڵکی کورد دەستی دەوڵەتی ئێران و تورکیای بە هێزی نظامی بۆ ناشکێت بە بڕوای کاگازات دەبێت چی بکات؟ دیارە دەبێت ڕێگای بۆ ببینێتەوە ڕێگاش بە هێزبوونە هێزیش لە بزوتنەوەی جەماوەری و بزوتنەوەیەکی ڕێکخرا و بە ئاسوەیەکی ڕوون و بە نەخشە ڕێگایەکی گونجاو ممکن دەبێت کارێک کە کۆمەڵە لە کوردستان دەیکات و هەنگاو دەنێ بۆ شکڵ پێدان بەم هێزە تا دەستی کۆماری ئیسلامی بشکنێ. خەڵکی فلستینیش پاش ئەو هەموو ئەزمونە و پشتیوانی جیهانی کە لە بزوتنەوەکان دەکرا دایان توانی ڕێگایەکی تر لە پێش بگرن تا دەستی ئیسرائیل بشکێنن بەڵام بەداخەوە نەبوونی ئاسوەیەکی ڕوون و گەلێک فاکتری تر ڕێگایدا بە جەریانێک وەک حەماس بەهێز بێ و بزوتنەوەی ئەم خەڵکە بەلا ڕێدا بەرێ. هاوڕێکمان لە بانەوە کە خۆی بە فەریاد ناساندووە نووسەتی ماوەیەک لەمەوبەر ڕاگەیاندنێک لە شاری بانا ڕوولە کرێکارانی ڕۆژکە لە مەیدانی مرۆوەتی ئەو شاری بانا کە بۆ کارکردن کۆ دەبنەوە و هەروەها ڕوولە وەستاکارەکان و تەنانەت مهندسەکان بڵاوکراوەتەوە کە پەیوەندیان لەگەڵ بگرن و لە ڕێگای ئەم ناوەندە بچنە سەرکار. ڕاگەیاندنەکە کە بەدەستی ئێمەش گەیشتووە بەڕوونی دیار نییە کە ئەم ناوەندە کێن و مەبەستیان
یان چییە؟ زاهرن دەکرێت بیر لەوە بکەینەوە کە بەنیازن لە ڕێگای ناوەندێکی دیاریکراوەوە کرێکارانی ڕۆژکار لە مەیدانی شار لە مەیدانی شار کۆ دەبنەوە، هەروەها وەستاکار و مهندسەکان بچنە سەرکار و هەر کەس کاری هەیە ڕوو لەم ناوەندە بکات و ئەوانیش کرێکاری بۆ بنێرن. بەڵێ منیش ئەم ڕاگەیان دیوە هەروەک ئێوە باستان کرد ئەوەی کە بەدەست ئێمە گەیشتووە ڕوون نییە کە چ کەسانێک هەستاون بە سازماندان و مەبەستیان چییە؟ خۆگەر مەبەست ئەوە بێ کە کرێکارانی مەیدانی شار کە ڕۆژانە بۆ کار دەسەستن لەوێ کۆ دەبنەوە ڕێک بخرێن و کاری هاو بەش بکەن بۆ ئەوەی یەکەم نەک ڕۆژانە بە هات و نەهات بەڵکو کار بۆ بژێوی ژیانیان فەرام بکرێ، دووهەم ئەگەر کار نەبوو ئیش بۆ ئەو بکات کە کرێکاران بیمەی بێکاری وەربگرن، سێهەم حەقدەستی کرێکار دیاری بکات کە هەر ساحب کارێک بە کەیفی خۆی حەقدەست بە کرێکار نەدات، چوارم کاری ئەم کرێکارانە وەک سابقەی کار سەبت بکرێ و بیمە شمولیان بکات، پێنجەم ئەمنیەتی کرێکاران لە شوێنی کار پارێزراو بێت و شەشەم سەعاتی کاری کرێکاران دیاری بکات. دەکرێت بڵێن کە هەنگاوێکی باشە ئەوانی کە باسکرا، بەڵام ئەمە ئەرکی ئەو کرێکارانەیە کە ڕۆژانە لە مەیدانی شار بۆ ئیش کۆ دەبنەوە، پێش هەموو کەسێک دەبێت بیر لە وەشتیوا بکەنەوە و هەوڵ بدەن بە کۆبوونەوە لە نێو خۆیاندا خۆیان ڕێک بخەن و ئەم داواکاریانیان ئەو مەرجانە بۆ کاری خۆیان دەستەبەر بکەن و لە ڕێگەی قانونیەوە هەوڵ بدەن کە ئەو ڕێکخراوەی خۆیان ڕسمی بکەنەوە. تاو جێگایە بەم ڕاگەیاندنە مەربوتە چون ڕوون نییە ناکرێت قەزاوەتێکی تەواوی لەسەر بکرێ. من لام وایە پێش هەموو شتێک کەسانی پشت ئەم ڕاگەیاندنەوە مەبەستیان و مەرجەکانیان زۆر مهمە، هەر بۆیە قسەی ئێمە ڕوو لە کرێکارانی عەزیز ئەوەیە پێش هەر ئرتبات و تەماسێک ئەمە ڕوونکەنەوە. بیر لەوە بکەنەوە کە لەوانەیە دەستگاکانی ڕژیم هەستا بێتن بە سازماندانی کارێکی وا بۆ ئەوەی یەکەم کرێکاران بەم بۆنەوە کە گویا کاریان بۆ پەیدا دەکات بخاتە ژێر تەئسیر و کاریگەری خۆیانەوە و بەر بە هەر چەشنە ئەقدامێکی سەربەخۆی کرێکاری بگن و لەم ڕێگاوە دەنگی ئاعترازی کرێکاران کەس بکەن. دووهەم مەرجی خۆیان بەسەر کرێکار داسپێن و شەرت و مەرجی کرێکاران لەوانە کە تۆ باست کرد بخەنە پەراوێزەوە، سێوم لە حەقدەستی کرێکار شتێک گل بدەنەوە گۆیا کاریان بۆ پەیداکردن و بیکەن بە دەستگایەکی سوودهێنەر بۆ خۆیان لە ڕێگای حەقدەستی کرێکارانەوە. دیارە نابێ ئەم مەجالیان بۆ فراهەم بێت. بەڵێ قسەی ئێمە ڕوو لە هاوڕێیانی کرێکارمان چ لە مەیدانی شاریبانەوە لە هەر شوێنێکی تر ئەوەیە چاوەڕێ و ماتەلی کەس نەبن، ئەوان ئامادە بەکارن، قەرزداری کەس نین، ئەمە دەسەڵاتە کە قەرزداری ئەوان و ناتوانێت هەلی کار بڕەخسێنێت. ئەمە دەسەڵاتە کە دەبێ قەرەبووی ئەو بێکاریە بکاتەوە پێش هەموو کەسێک. ئێوە کرێکاران حەقتان بەسەر ئەم کۆمەلگایەدا هەیە، چی سەروەت و نعمەتی ئەم کۆمەلگایە بەدەستی ئێوە و هاوچارە نووسانی ئێوە فراهەم دەبێ، ناکرێ و نابێ خۆتانی لێ ببەش بن. بە بڕوای ئێمە هەر کرێکارێک بە ئێعتماد بە نەفس و باوەڕ بەخۆ وەک ساحەبی ئەم کۆمەلگایە چاو لە خۆی و هەموو کرێکاران بکات و تەڵەبکار بێت. هەر بۆیە نابێ چاوەڕێ بین، خۆمان دەست بەکار بین، خۆمان ڕێک بخەین و مەجال نێڵین بۆ کەسانی ترکە ئەم حەقەمان وەک خێر و بەرەکەت دەرخواردمان بدەن و تازە زۆریش منەتمان سەر بکەن و ئێمەش شکرگوزاریان بین. خۆمان ڕێک بخەین و داواکاریەکانمان دیاری بکەین، بە هەوڵ و تەقەلامان بیسەلمێنین. دەزانم سادە و ئاسان نییە، گەلێک کەند و کۆسپ هەیە، بە بڕوایەمە گەورەترین کۆسپ هەمان باوەڕ بەخۆ و باوەڕ بەوەی کە ئێمە حەقمانە لە سەروەتی ئەم کۆمەلگایە بەهرەمەند بین. ئەگەر ئەمە بە حەقی خۆمان بزانین، باقی کەند و کۆسپەکان چارە دەکرێن. دەی با خۆمان دەست بەکار بین و خۆمان لە هەموو کەسێک باشتر دەردی خۆمان ئەزانین و باشتر لە هەموو کەسێک دەتوانین چاری بۆ بدۆزینەوە.
کاک سادق لە مەریوانەوە لە نامێکدا دەڵێ ژیان لە دۆخێکدا کە سەقامگیری سیاسی ئابووری و کۆمەڵایەتی تێدانە هەلومەرجێک دادەسەپێنێ کە کۆمەلگا هەمیشە خۆی بەرابەر بە ڕووداوی پێشبینی نەکراودا ببینێتەوە و ئەمەش بە جۆرێک کەشوهەوایەک دروست دەکات کە باوەڕ بە دوا ڕۆژ کەس بێت و چیتر خەڵک نەتوانن بڕیار بدەن چی بکەن یا چی نەکەن تەنیا ئەمەش نییە بەڵکو ژیان لەم جۆرە باروتۆخەدا دەبێتە هۆی بێهیوایی و زۆر کەس تەنیا چاوەڕێ ڕووداو دەمێنەوە. کاک سادق دەڵێ من پێم وایە دەبێ لەم بارەوە زۆر قسە بکرێت تا هەموو تاکێک بزانێ چی لە دەوروبەری دەقۆمێ و بۆ وایە و بۆ وا نییە. جگە لەوەیش ناسینی ئەم بارودۆخە یارمەتی ئەدا تا فەرهەنگێکی دەسەڵات کە فەرهەنگی بێگانەبوونی ئینسانەکانە لە خۆیان و لەگەڵ یەکتر نەتوانێت ناومیدی پەرە پێ بدات. من لام وانە بتوانم هەموو لایەنی باسێکی وا گرنگ بخەمە ڕوو بەڵام لانیکەم قسەکردن لە چەند حاڵەتی بەرچاوی ئەم دۆخە شاید یارمەتی دەربێ بۆ باسێکی قوڵتر و سەرنجام دەرخستنی دۆخێکە دەستگای ئیستبدادی کۆماری ئیسلامی بۆی دەکۆشێ. بەڵێ کاک سادق هەروەها دەڵێ دەسەڵاتی استبداد لەسەر ئەم حکومە تەڵایەی خۆی زۆر ئیش دەکات کە دەڵێ ئەگەر بتەوێت خەڵک بخەیتە ژێر دەسەڵاتی خۆتەوە دەبێت لە دۆخێکی چاوەڕوان نەکراودا بیان هێڵیتەوە تا هەمیشە ماتەڵی قەزا و قەدەر بن. قەزا و قەدەرێک کە خۆیان هیچ دەخاڵەتێکی تێدا ناتوانن بکەن و هەر دەبێت چاوەڕوان بن. مەسەلەن لە حکومڕانی ئیستبدادیدا پێگەی هەر کەسێک بە تەواوی بەسراوەتەوە کە حکومڕانی ئیستبدادی قبول دەکات و ملکەجی دەبێتیانە. خزمەت بە دەسەڵاتی ئیستبدادی بایەخی پێدرێ بۆیە چاپلووسیکردن درۆ و فریوکاری پەرەدەستێنێ. بەم جۆرە هەر کەسێک فێر دەبێت کە زیرەک بێ و دەست بە کڵاوی خۆی بگرێت. لە ئاوا فەرهەنگێکدا ئینسانەکان لە یەکتر بێگانە دەکرێن و هەستی چارە نووسی هاوبەشیان تێدا کەس دەکەن. وایان ڕێخستووە کە هەر کەسێک لە فکری خۆیدا بێت. لە حکومڕانی ئیستبدادی کە لە سەر ئەساسی تەسادف و قەزا و قەدەردا داڕێژراوە هەموو لە ناسەقامگیری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا دەژین. ناتوانن پلانی ژیانی درێژخایان دابنێن جۆرێک لە بێهیوایی بە داهاتوو پەرەدەستێنن. لێرەدا ئیرادە بۆ گەیشتن بە ئامانجەکان دەکوژرێت و ئێتفاقەن حکمی تەڵایی ئیستبدادیش هەر ئەمە دەپێکێت تا ئیرادە بۆ گۆڕین بە بێسەمەر و بەبێ ئەنجام بزانێت. هەروەک باسکرا هەر کەس لە فکری خۆیدا دەبێت لە ڕووداوە چاوەڕوان نەکراوەکان کەڵک وەرگرێەوە لە ئاکامدا هەلپەرستی تەقویەت دەبێت. ژیانی بەردەوام و درێژخان لە حکومڕانی ئیستبدادی تاکڕەودا دەکرێت بە عادەت و بەکارهێنانی ئیرادە بۆ گۆڕین بەکارێکی ئەستەم لە قەڵەم ئەدرێ و بیرۆکەی ناکرێ و نابێ و هەروەها بووە و هەروە دەبێت پەرەدەستێنێ. ئەڵبەت ئاوا عادەتێک بە دڵی دەسەڵاتی ئیستبدادیە بۆیە هەرچی زۆرتر ناسەقامگیری لە ژیان پەرە بسێنێ ڕێگە خۆش دەبێت بۆ ئەوەی هەموو شتێک بە تەسادف و بەڕێکەوت چاول بکرێ و گۆڕانیش بۆ ئەو دۆخە بکەوێتە پراوێزەوە و سزا بدرێت کە گۆیە دژ بەداب و نەریت یان دژ بە مەسلحەتی گشتیە. هەروەک باسمان کرد باش وایە ئەم فەرهەنگە بناسرێت لە جیاتی فەرهەنگی ملکەچبوون بە قەزا و قەدەر، فەرهەنگی یاخیبوون لە سیستم و فەرهەنگی زاڵ جێبکرێت. خۆشبەختانە شۆڕشی ژینا دەستپێکی ئەم یاخیبوونە بوو لە سیستم و دەسەڵاتی ئیستبدادی کە هەوڵی داوە خەڵک چاوەڕوان ڕاگرێ و ئومید بە داهاتویان لێ بسێنێتەوە. هەر بۆیە بە بڕوای ئێمە شۆڕشی ژینا لە هەمان کاتدا ڕاپەڕین بوو دژی ناومێدی و ئەم پامی پێبوو کە دەکرێ و ممکنە کە ئەگەر ئیرادەی گشتی بکەوێتە ڕێ دەتوانێت زۆر شت بگۆڕێت. ناوبڕێ ببینن زوو دێنەوە خزمەتە.
کاکقوبات لە کرماشانەوە لە نامێکدا نووسەتی لە ڕۆژی دوای سەرکەوتنی شۆڕشی ساڵی 57ەوە زیندان و ئەشکەنجە و لە سێدارەدان وەک یەکێک لە ئامرازە سەرەکیەکانی سەرکوتکردن لە کۆماری ئیسلامی بەکارهێنرا. یەکەم ئەعدامەکان لەلایەن سەرۆکی دادگای ئینقلابی ئیسلامی سادق خەلخاڵی و بە فەرمانی خومێنی ئەنجام دراون و لە چەند مانگی سەرەتای دەست بەکاربوونی لە دادگاکانی چەندەقەدا و ببێ پارێزەر 438 کەس لە سێدارە دراون کە زۆربەیان فەرماندەکانی سوپای دەسەڵاتی پێشووی ئێران بوون. ئەم دادوەرە بکۆژە بە ئامادەبوون لە کوردستان هاوکات لەگەڵ فەرمانی جیهادی خومێنی دژ بە خەڵکی کوردستان شار بە شار ژمارێک لە چالاکانی مەدەنی و سیاسی هەر بە هەمان شێوە لە دادگاییکردنی بە پەلا سزای ئەعدامی بەسەر سەدان کەس سەپاند. ئەم ئامرازە واتە ئەعدام بە درێژایی دەسەڵاتی کۆماری پەت و سێدارە هەروە بەردەوام بووە. بە دانانی ئیبراهیم ڕئیسی وەک سەرۆکۆمار کە بۆ خۆی یەکێک لە بڕیاردەرانی کوشتنی بە هەزاران کەس بووە، ژمارەی ئەعدامەکان لە 100% زیادی کردووە. تەنها لە ساڵی 2022دا لانیکان 582 کەس بەهۆی جۆرباجۆر و زۆریشیان بەهۆی تۆمەتی ساختگی ئەعدام کراون. مەبەستیش دروستکردنی ترس لە نێو نەیارانی ڕژیم لە بزوتنەوەی ژن ژیان ئازادیدایە. ئەویش دەبێ بڵین کە کۆماری ئیسلامی یەکێکە لەو وڵاتە دەگمەنانەی کە منداڵانیش لە سێدارە دەدەن. لە ساڵی 2020 لانیکەم 18 منداڵ لە سێدارە دراون. مێژووی مامەڵەی دەسەڵاتی ئیسلامی لەگەڵ نەیارانی سیاسی خۆی تەنیا بە ناوخۆی وڵات ناگەڕێتەوە. هەر لە ماوەدا ماشینی ترۆری ڕژیم لە دەرەوەی ئێرانیش بەکارگیراوە و لانیکەم 540 کەس لەلایەن تیمە تەرۆریستەکانی سوپای پاسداران ترۆرکرانون یان ڕفێندراون. لەوانە عێراق 30 حاڵەت و کوردستانی عێراق 380 حاڵەت و ژمارێکی کەمتر لە وڵاتانی ڕۆژاوا لەوانە فەڕەنسا، نەمسا، سوئیسرا، بریتانیا، سوید، هۆڵەندا و ئەمریکا، ئیسپانیا و وڵاتانی دیکە. ئەم سیاسەتە هەروە درێژەی هەیە. بەڵێ ئەلبەت کۆماری ئیسلامی تەنیا بە زیندان و ئەشکەنجە و ئیعدام ناناسرێتەوە، لە هەمان کاتدا نازناوی دەسەڵاتێکی گەندەڵی بۆ خۆی تۆمار کردووە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی، ئێران لە ساڵی 2021دا بە یەکێک لە گەندەڵترین وڵاتەکانی تەنانەت لە ناوچەکەشدانرا. ئەمساڵ پێگەی کۆماری ئیسلامی لە نێوان 180 وڵاتی جیهاندا پلەی 150 بوو. ئەم دۆخە لەم ساڵانەی دواییدا خراپتر بووە بە جۆرێک پێگەی ئەم سیستمە بەبراورد بە ساڵی 2017ەوە 20 پلە زیادی کردووە. گەندەڵی دارایی چای دەبش بە بڕی 3 ملیارد و 370 میلیۆن دلار لاپەڕەیەکی نوێ لە تۆماری دوور و درێژی گەندەڵی دارایی حکوومەتی ئیسلامی کردووە. بێگومان ئەمە یەکەم گەندەڵی گەورە نییە. چیرۆکی نەمانی دەکەلی نەوت و ڕۆیشتنی 18 تۆن زێر بۆ تورکیا کە ئەردۆغان لە وتارێکدا وتبووی خی گەورە هێناوەتی 531 میلیارد دلار لە فرۆشتنی نەوت، نزیکەی نیوەی داهاتی نەوتی ئێران لە 100 ساڵی ڕابردوودا لە 7 ساڵی حکوومەتی کودتا، ینی دەورەی سەرۆک کۆماری مەحموود ئەحمەدی نژاد بە نیو قامکەکانیدا هاتە خوارەوە. تازە نمونەی بچووکی تاڵانکردنی سامانی وڵاتێکە کە 70% خەڵکەکەی لە ژێرهێڵی هەژاریدا دەژێن. ئەتوانین بێژین دوو تایبەتمەندی ئەم دەسەڵاتە ینی سەرکوت و گەندەڵی دوو تایبەتمەندی گیانەکراون لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. هەر ئەندازە مانەوەی ئەم دەسەڵاتە درێژ بێتەوە بە هەمان میزان سەرکوت و گەندەڵی وەک دوو تایبەتمەندی ژیانی زۆربەی خەڵک دەخەنە مەترسیەوە. کەوابوو دەبێت چی بکرێت؟ خۆیتر ڕێگای ئەسلاح و چاکسازیش نەماوە، تەنیا ڕێگا وەلانانی ئەم دەسەڵاتەیە، بەڵام وەلانانێکی شۆڕژگەڕانە. بەو مانایە کە سەرکوت و گەندەڵی مەجال پەیدا نکاتەوە لە شکڵ و قەوارێکی تر بە ناو و نیشانگەرێکی خۆیدا سەپێنێ. ئەمەش ممکن نابێ مەگەر ئەو خەڵکەی کە ئێستا ژیانیان لێتاڵ بووە و خوازیاری ژیانێکی ئینسانین خۆیان بە ساحەبی دەسەڵاتی سیاسی پاش نەمانی کۆماری ئیسلامی بزانن. بەڵام چۆن؟
لە ڕێگای ڕێکخراوەکانی خۆیان کە هەر ئەمڕۆ لە جەنگی بربەرەکانیکردن لەگەڵ کۆماری ئیسلامیدا پێک دێ دەسەڵاتێکی جەماوەری کە بتوانێت یەکەم بنەماکانی دەسەڵات لەسەر دابینکردنی ژیانێکی بەختەوەرانە بۆ هەمووان بێت و دووهەم با حوزوری خۆیان لە ڕێگای دەخاڵەت لە دەسەڵات ئەم بنەمایانە بپارێزن. لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم بەتی ڕۆشان و خەبات وەرە ڕزگارکەین وڵات گەردەگا بە ئاواتی ژن ژیان ئازادی لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم ژیان ئازادی بەتی ڕۆشان و خەبات وەرە ڕزگارکەین وڵات گەردەگا بە ئاواتی ژن ژیان ئازادی لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم دیسان دژمنی خوێن ڕێژی غەدار کەوتە نێو لاوان هەر وەک گورگی هار درەندەی بەدخوو جەلادی سەرشێت بۆ خوێن ڕشتنی ملەت کەوتە کار دیسان ڕەنگین بوو چنگی گڵاوی بە خوێنی پاکی خەڵکی لادێ و شار دوژمن بزانە تۆڵەی هاوڕێیان ئەستێنمەوە من یەک بە هەزار گەرچی ڕەشپۆشم بۆ هاوڕێکانم ورم بەرزترە بۆ تۆی ستەمکار بژی ئازادی بژی یەکگرت و ئیمان بە کوێری چاوی دوژمن هەزار جار لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم بەتی ڕۆشان و خەبات وەرە ڕزگارکەین وڵات گەردەگا بە ئاواتی ژن ژیان ئازادی لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم لەگە تۆ مای خوشکی بمێرم وەرە مەیدان برای دەلێرم. شیوا لە شاری سنەوە نامەیەکی بۆ نردوین و نووسیوێتی یەکێک لە پرۆپاگەندەی ڕژیم و دەستوپەیوەندیەکانی لەم ڕۆژانەدا ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن گەیشتووەتە بنبەست و نەماون و فەوتاون لە تەلەڤیزیۆن ڕۆژنامە و فەزای مەجازی هەر خەریکیەوەن بە تایبەت لە کوردستان ئەم پرۆپاگەندەیە بەرچاوترە. بەڕای من ئەم بیرۆکەیە بۆ پەرەپێدان بە نائومێدی و بێزاری دروستە بێت و مەبەستی کۆماری ئیسلامیش هەر ئەوەیە. لێرەدا پرسیار ئەمەیە کە مەبەست لە ئۆپۆزیسیۆن چییە و کامە ئۆپۆزیسیۆن گەشتوتە بنبەست. شیوا و نووسێتی من خۆم ئەندامی هیچ ئۆپۆزیسیۆنێک نیم بەڵام خۆم لە بەرەی ئۆپۆزیسیۆنی چەپدا دەبینەوە. باوەڕم وایە کە ئەم بنبەستە ئەم بەرەیە لە خۆ ناگرێت. بەستم ئەوە نییە بڵم کە بەرەی چەپ وەک ڕێکخراو زۆر بەهێزە و هیچ هەڵە لە کار و ئامادەسازیدانە. نامەبەستم ئەوە نییە. لێرە قسە لە بنبەست ینی تێکشکاندنە کە من بە نادروستی ئەزانم. ئەم ڕەوتە مەبەستم ڕەوتی چەپە زیاتر لە چواردەیە تا بە ئەمڕۆ لە دژی زەبەلاحی دیکتاتۆری سیستمی دەوڵەتی کۆماری ئیسلامی خەباتێکی هەناسە بەڕکێی کردووە. قوربانی زۆری داوە. حاصلی ئەم زەحمەت و ماندووبوونە گەلێک فەرهەنگی نوێ هێناوەتە ساحەی سیاسی مەجای بەلارێدابردنی شۆڕشی بەرتەسکش کردوتەوە. بەڵێ شیوا هەروە نووسیەتی بۆ نمونە ئەتوانم باسی کوردستان بکەم. ئایا واقعاً دەتوانێت جێگا و شوێنی بەرەی چەپی بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان لەوەی کە تا ئێستاش ئەم بزوتنەوە لە پێناو سەلماندنی مافە سەرەتاییەکانی خۆی درێژە بە مقاومەت ئەدات نادیدە بگرین؟ شۆڕشی ژینا و بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادی کە سەراسەری ئێران و هەروەها دنیاشی داگرت دەکرێت بێدەخاڵەت و تەئسیر و کاریگەری بەرەی چەپی کۆمەلگا بوو بێ؟
دەزانم ڕۆتەکانی تریش بوون بەڵام من لێرە باسی چەپ دەکەم ئەویش دەزانم کە ئەم دەخاڵەتە و ئەم تەئسیردانانە لە ئاست ئینتزار نەبوو دەکرێت هەڵەکان بناسێن و ئەزمونیان لێ وەربگرین بەڵام ئەمە جیایە لە بۆنبەست و یان تێکشکاندن کە کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندەکانی لە هەرای ئەدەن ئەوان هەوڵ ئەدەن تێکەڵاوی بکەن و لاوازبوونی چەپ چەند گروپ و جریانی سیاسی بەتایبەت لە بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆنی کە استراتیژی سیاسیان شکستی هێنا بیخەنە پاڵ هەموو ئۆپۆزیسیۆن و پاڵ ئۆپۆزیسیۆنی کۆمەڵایەتی و بە خەیاڵ خۆیان ناوئومیدی لە کۆمەڵگادا پەرەی پێ بدەن. بەڵێ شیوا لە درێژەی نامەکەدا نووسیوێتی جارێ با بپرسین ئەگەر ئۆپۆزیسیۆن گەیشتوۆتە بنبەست و شکستی هێناوە زەحمەت نەبێت ئەم پەلەقاژەکردنەی ئێوە لە دەسەڵات بۆ چییە؟ ئەم هەموو گرتن و زیندانیکردن و ئەزیەت و ئازاردانە بۆ چییە؟ بۆ ماشینی سەرکوت و ئێدامتان ڕناگرن ترستان لە چییە؟ بۆ پەیتا پەیتا هەڕەشە دەکەن هێزکۆ دەکەنەوە موشەکباران و پەهبادباران دەکەن دیارە لە شتێک نیگەرانن ئەویش هەمان ئۆپۆزیسیۆنە کە فری و کارانە بانگەشەی بە بنبەست گەشتنیان جار لێدەن دەبێت پێیان بێژین ئێوە زۆرتر نیگەرانی ئۆپۆزیسیۆنی کۆمەڵایەتی یان هەمان خەڵکن کە قامکیان لە چاو کردوون و نەمانی ئێوەی بانگەواز کردووە لێدان لە ئۆپۆزیسیۆن و لە قاودانی بنبەستیان بۆ ناومێدی پێکێنان دەنێو جەماوەرێکە کە دژی ئێوە ڕاپەڕیون دەبێت پێتان بێژین ئاغایان خەڵک چاو لە هەراوهوریای ئێوە ناکەن چاو لە کردەوەکانتان دەکەن بۆیە دەزانن کە ئەمە بەشێکە لە شەڕێک کە ئێوە دژی خەڵک لە ڕێگای بانگەشەی بنبەستی ئۆپۆزیسیۆن وەرەتان خستووە. شیوان لە بەشێکی تری نامەکەیدا نووسیەتی دەبێ خاڵی لاوازی ئۆپۆزیسیۆنی کۆمەڵایەتیەکان بناسین نەبوونی سازمان و ڕێکخراو نەبوونی گوتاری هاوبەش و ڕێبەری جێمتمانە وەتا کوردستان جیاوازی خۆی هەیە ئەو خاڵی لاوازانەی بزوتنەوەی کۆمەڵایەتین پێم وایە لە هەلومەرجی ئێستادا زۆرتر لە هەر کاتێکی تر پێویستی ئەوە دێنێتە گۆڕێکە ئەم خاڵە لاوازانە چارەسەر بکرێت دیارە ئەمەش بە ئێرادەکردن و تەنیا بە قسەکردن چارە ناکرێت جگە لەوەی کە زمانی دەوێت تەنیا لە گەرمەی خەباتی ڕۆژانە لەسەر داواکاری سەرکیەکان و لە هەر هەنگاوێکدا بۆ سەلماندنی ئەم داواکاریانە دەتوانێت پێ بگرێت و ڕێبکەوێت من لام وایە بەناسینی ئەم دۆخە کە بە ئاشکرا دەیبینین زۆربەی داخوازی و دروشمەکانی ناو کۆمەلگا واتە ئازادی و بەرابەری و دابینکردنی ژیانێکی بەختەوەرانەیە و خۆی لە خانەی چەپدا دەگرێتەوە ئەرکی هەموو ئەو هێزانەیە کە خۆیان لەم بەرەیەدا دەبینن بی لە جۆرێک هاوکاری پایدار بکەنەوە بۆیە باسی ئەوە دەکەم پێم وایە ئێوە لە جیاتی ئەوەی ئاوا پرژ و بڵاو بن دەتوانن پێکەوە لەسەر بنەمای بەهێزکردنی ڕوتی چەپی کۆمەلگا بە مانای بەرفراوانی کاراسانی بکەن تا ئەم بەرەیە بەهێز بێت. هاوڕێپەروین لە نامەیەکدا تیش دەخاتە سەر قسەکانی ئەم دوانی خامنەئی و دەڵێ عەلی خامنەئی ڕێبەری کۆماری ئیسلامی لە دیدارێکدا لەگەڵ ژمارەیەک ژن پرسی ژن لە ئیسلامی بە یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئەم ئاینەزانی وتی نابێت ئێمە لە بەرامبەر بە غەربدا جواب دەرەوە بین. خامنەئی ڕێبازی ئیسلام و ڕۆژاوای سەبارەت بە ناسنامە و بەهاو ماف و ئەرک و ئازادی و سنووردارکردنی ژنان لە دژایەتی یەکتری وەسف کردووە
بانگەشەی ئەوەی کردکە فەرهەنگی ڕۆژاواییەکان لە بارەیشتنەوە ئاخڵانە نییە. هەروەوتی بابەتێک کە بنەماڵە وێران دەکات ڕۆژ لە دوای ڕۆژ لە ڕۆژاوا زیاتر بەرچاو دەکەوێت. ناوبراو بێ ئەوەی باس لە پێشێلکاری بەربڵاوی مافەکانی ژنان لە ئێران بکات بەڕوونی باسی لەوە کرد کە یەکسانی جنسیەتی لە بنەڕەتدا هەڵەیە و دەبێت لە جیاتی ئەوە وشەی دادپەروەری جنسیەتی بەکارهێنرێت. واتە لەگەڵ ژنان بە عەداڵەت ڕەفتار بکرێن. بە ئاشکرا و بەڕوونی دژایەتی خۆی لەگەڵ یەکێک لە بنەماکانی شۆڕشی ژینە واتە ژن بە مانای بەرابەری دەربڕی و تەنیا داوای لە حکوومەت و پیاوان کرد کە بە عەداڵەت بن لەگەڵ ژنان. بەم جۆرە فەرهەنگی ڕزیوی پیا و سالاری کە یەکێک لە بنەماکانی حکوومەتی ئاینیە دووپات کردەوە. ڕێبەری کۆماری ئیسلامی لە درێژەدا ڕوونی کردەوە کە دادپەروەری جنسیەتی بە واتای دانانی هەموو شتێک لە شوێنی خۆی و لە درێژەدا ئەرکی تایبەتی ژنان واتە کاروباری ماڵەوە منداڵبوون و دایکایەتی وەبیرهێنایەوە. خامنەی بەبێ ئاماژەدان بە پرسی خەباتی ژنانی ئێران لە هەڵبژاردننی جلوبەرگ و ئەو ناڕزایەتیانی کە لە ساڵی 1401ەوە دەستی پێکردووە دروشمی ژن ژیان ئازادی دروست بووە ئاماژەی بۆش کردووە هۆکاری حیجاب لە ئێراندا بۆ دروستکردنی سنوورێکە بۆ مەترسیەکانی سەرژنان. بەم جۆرە جارێکی تر سوکایەتی خۆی دژ بە ژنان و کۆمەلگای ئێران دووپات کردەوە. سەرڕای هەموو ئەم هەوڵانە ژنان لە ماوەی زیاتر لە 4 دەیەی دوای شۆڕشی ساڵی 57دا هەمیشە هەوڵی بەدەستهێنانی مافی بەرابەریان داوە. سەلووتکەی ئەم هەوڵا شۆڕشی ژینا بوو کە کچان و ژنانی بۆیر هاتە سەر شەقام و حیجابیان فڕەدا و بەم جۆرە یەکێک لە بنەماکانی دەسەڵاتی ئاینیان خستە ژێر پێ و ئێستاش سەرڕای هەموو ئەو گوشارانە فڕێدانی حیجاب زۆر ڕۆژ لەگەڵ ڕۆژ زۆرتر پەرەدەستێنێ. بەشێک لە لێدوانەکانی ڕێبەری کۆماری ئیسلامی لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی ئێران بوو و داوا لە ژنانی لایەنگەری حکوومەت کرد کە ڕۆڵیان هەبێت لە هاندانی مرد و منداڵیان بۆ ئەو بەناو هەڵبژاردنە کە بەڕێوەیە. زۆر فریوکارانە وتی ژنان لە هەندێک بابەتی پێویست بە ناسینی ڕۆت و ستراتژیەکان ورتر و ناسکتر دەڕوان لە کێشەکانیان وا دیارە بۆ خۆشی دەزانێت کە گاڵتەجاری هەڵبژاردن دەبێتە چ ڕسوایەکی گەورە بۆ دەسەڵاتەکەی. ئەلبەت خامنەئی لە وتارەکانی ئەم مانگەدا ئەوە دوهەمین جارە کە جەق لەسەر پرسی بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکات سەرڕای ئەو ناڕزایەتیانەی کە لە هەموو گۆشەکانی ئێرانەوە سەبارەت بە سەرکوتکردنی بەربڵاوی ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو و کوژرانی سەدان کەس و زیندانی کردنی هزاران کەس لە ئێستایش بەردەوامە و بە نەزەرەگات کە بە نیازە هەڵبژاردنێکی شایستە بەڕێوە ببات. بەڵام گومان مەکەن کە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە بەشداری خەڵکی و گیان هاتووی ئێران لەم گاڵتەجارەدا بە جددی نیگەران و دەزانن کە زۆر کەس لای لێ ناکاتەوە. هەر بەم هۆیشەوە عەلی خامنەئی و دەست و پەیوەندیەکانی حکوومەت لە هەر دەرفەتێک کەڵک وەردەگرن تا گیانێک بە گاڵتەجاری هەڵبژاردن بدەن. بەڵام هەر وەک باسم کرد جارێکی تر بەشی زۆری خەڵکی ئێران جوابێکی محکەم بە خامنەی ئەدەنەوە. کاکوشیار لە پاوە لە نامەیەکدا نووسیەتی ساڵێک زیاتر بەسەر بزوتنەوەی ژینادا تێپەڕی و پاش ئەم ماوەیە زۆر شتمان بۆ ڕوون. خەڵکی کوردستان هاوشان لەگەڵ خەڵکی سەراسەری ئێران لەلایەک بەگشت فاشیزم و سەرەڕۆیی ناوەندا چوونەتەوە و لەلایەکی دیکەشەوە دروشمی سەرەڕۆیی مافی دیاریکردنی چارەنووس بەرابەری و نەهێشتنی هەر چەشنە چەوسانەوەیکیان بەرز کردەوە. بزوتنەوەی ژینا بزوتنەوەیەکی بەرینی کۆمەڵایەتی و ناڕزایەتیەکی بەربڵاو بوو بۆ تێپەڕبوون لە ئایدۆلۆژی ئیسلامی سیاسی و پێکهێنانی کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر. فرە چەشن، فرە نەتەوەی، فرە زمانی، فرە کولتوری و فرە ئاینی تێیدا ڕەنگیش براتەوە. ئەم بزوتنەوەیە لە مەیدانی کردەوەدا پێویستی بە هاوپشتی و هاوخەباتی لە نێوان هەموو ئەو کەسانە بوو کە لە ستەم و تەبعیز و نابەرابەری بێزار بوون و هەن. پێویستە استراتیژی تاکتیکی خۆیان بۆ داهاتوو دیاری بکەن.
حیزبەکانی ڕۆژهەڵات لەبەر سەرکوتی خوێناوی و دڕەندانی هێزەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان چەند جار داوایان لە خەڵکی کوردستان کرد مان بگرن. ئەم داوایش دەنگدانەوەیکی زۆری هەبوو و بۆ جارێکی دیکە خەڵکی کوردستان ئەرکی مەدەنیان هاوتەریب لەگەڵ ڕادیکاڵی زەبوونی شەقام پێشانی ئازادە خۆزاندایەوە کەچی لە میدیاکانی ئۆپۆزیسیۆنی بەرەی ڕاستدا دەنگی ڕزگاری و ئازادی خوازی خەڵکی کوردستان وەکو پێویست بە هەند وەرنەگیرا و زۆر جاریش دەنگ هێما و دروشمی شەقامەکانی کوردستان و تەنانەت بەلوچستانیشیان پرائێستەخرا. کاگوشیار هەروان نووسیوەتی من پێم وایە هۆی سەرەکی دەتوانێت مەزنی خوازی و سەرڕۆیی ئۆپۆزیسیۆنی ڕاست یان هەمان پان ئیرانیستەکان بێ کە بیری تەسیان بۆ یەکپارچەیی جۆغرافیای سیاسی ئێران مەجای ئەویان پێنادات تا جگە لە خۆیان و باڵدەستی خۆیان خەڵکی تر ببینن. هەر بۆیە هێشتنەوەی سوپای پاسداران و هێزە سەرکوتگەرەکان یەکێک لە کۆڵەکە و پاشخانە فکریەکانی نەتەوەی باڵادەست و بیری ئێران شاری بوو. معلوم بوو کە ئەم ڕەوتە هەر لە سەرتاوە لەگەڵ بنەمای فکری شۆڕشی ژینە ناتەبایە. بە درێژایی مێژووی خەباتی سیاسی کوردستان لە هەردوو دەسەڵاتی پاشایەتی و کۆماری ئیسلامیدا خەڵکی کوردستان ڕەچەشکێن پێشکەوتن خواز و مدێرن بووە. بۆ خەڵکی کوردستان زۆر گرینگە ئەزمون لە ڕووداوەکانی بزوتنەوەی ژینە و هەموو بەرەو هاوپەیمانەتیەکان وەربگرین. هێنانە بەرباسی پلاتفۆرمی تایبەتی خەڵکی کوردستان و ئیستراتیژی دیاریکراو بۆ بنبڕکردن و یەکلاییکردنەوەی کێشەی نەتەوە بندەستەکان لە هەر بەرەیەکدا دەتوانێت سنگ و قورسایی ئێمە لە جاران زیاتر پیشان بدات. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران هاوکات لەگەڵ دامەزران و هاتنە سەرکاری لە ساڵی 1970ەوە تا ئەمڕۆ شەڕێکی هەمەلایانەی دژی خەڵکی کوردستان بەڕێوە دەبات. ڕژیم جگە لە بەکارهێنانی ڕێشوێنی چڕوپڕی سەربازی دامەزراوە کولتوری پەروەردەیی ئائینی و ئابوووریەکانی دەوڵەتی خستوەتە خزمەتی شەڕێکی ناهەڵسەنگەوە دژی خەڵک. لە کاتێکدا بەکارهێنانی هێزی نظامی و ملیتاریزەکردنی کوردستان لایەن ڕژیمەوە تا ڕادێک ناسراوە، بەڵام ئەو شەڕە دەرونیە هەمەلایەنتر کە بە درێژایی دەسەڵاتی تاوی داوەتێ و دەتوانرێت وەکو هێرشێکی بێدەنگ ئاماژەی پێ بکردرێت تا ڕادێکی زۆر بە نادیاری و نەبیستراو ماوەتەوە. بە درێژایی مێژووی 44 ساڵی کۆماری ئیسلامی بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستان لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنان، لاوان و خوێندکاران زیندووترین و تواناترین هێزی دژ بەر بەرەنگاربوونەوەی ئەم ڕژیمە بووە. لە بەرامبەردا ڕژیم بۆ لێدانی هەمووی ئەمانە تەنیا بە سەرکوتکردن نەوەستاوە، لە هەمان کادا شەڕێکی ڕەوانی دژ بەم بزوتنەوە دەستی پێکردووە. کاک پشکوژ لە نامەیەکدا تیشک دەخاتە سەر سینەما و شەڕێکە کۆماری ئیسلامی لە ڕێگای سینەماوە دژ بە بزوتنەوەی شۆڕشگەڕانەی خەڵکی کوردستان بەڕێوەی دەبات. کاک پشکۆ پێی وایە دەبێ بیان ناسین تا بتوانین تاسیراتی پوچەڵکەینەوە. بەڵێ کاک پشکۆ نووسیوەتی کۆماری ئیسلامی ئێران لە سەرەتای دامەزراندنیەوە بۆ هێرشکردنە سەر کوردستان کەڵکی لە سینەما و تەلەڤیزیۆن وەرگرتووە. کوردستان وەک کۆمەڵگایەکی تونندڕە و دواکەوتوو عەشایر و تاوانکار نیشان مخاتبی خۆی ئەدا کە تاوانبار بە سەربڕینی کەسانی بێگانە و کوشتن و خواردنی گۆشتی پاسدار. ڕژیم بەردەوام هەوڵی داوە لە ڕێگای دروستکردن و نیشاندانی وێنەگەلێکی واها نامرۆڤانە
خەڵکی کورد بە گەلانی ئێرانی دیکەی ئێران بناسێنێت. دابوو نەریت جلوبەرگ و زمانی کوردی هەمووی لە فیلم و بەرنامە تەلەڤیزیۆنی باوەکان و ڕۆژنامەکاندا گاڵتەیان پێدەکرێت. فیلمە ئێرانیەکان کارکتەرە کوردەکان لە کاتێکدا جلوبەرگی کوردیان لەبەردایە و هەڵس و کەوت و جوڵانی نامۆیان هەیە بە شێوەیەکی ناشیرن و نامرۆڤانە نیشان دەدرێن. سینەمای ئێران ئامانجی ئەوەیە کە ئەم بزوتنەوەیە بێبنەما و ناشەرعی نیشان بدات کە خەباتکار و ڕێکخراوەکانی تەنیا بە فەرمانی ڕۆژاوە و زلهێزەکانی دیکەی ناوچەکە هەنگاو هەڵدێنن. لە دوای ساڵی 1970 بەدەیان فیلم و بەناو بەڵگە فیلمی ڕژیم تیشکیان خستۆتە سەر ڕوودا و پێکدادانەکانی کوردستان. زۆر یەک لەو فیلمانە دەکەونە ژانێری دفاعی مقەدەسەوە کە تیشکیان خستۆتە سەر شەڕی ئێران و عێراق لە ساڵانی 1970 تا 1970. ئەم فیلمانە هەوڵێکن بۆ شەرعیەتدان و پاساوهێنانەوە بۆ دەڕەندەئی ڕژیم لە کوردستاندا، شکۆمەند و پیرۆز، وێناکردنی کەسایەتی و سەرکردە سەربازی و ملیشیەکانی ڕژیم بۆ وێنا مستەفا چەمران، سەیادی شیرازی، محەممەد بروجردی، سادق خەلخاڵی و ناساندنی بزوتنەوەی کورد بە توندوتیژی و گەندەڵی. لەناو ئەم فیلمانە دەکرێت ئاماژە بە چەند نمونەیەکی وەکو زیندانێ دۆلتۆ، کانی مانگا، حەماسەیە دەڕێی شلیر، چێ، عەشقە سەرما، شورێ شیرین، حکایەتی یەک عێشق، ئیستادە در قۆبار، کوێ سەنجاق بە ڕووزهای ئەبەدی بکرێت. ئەمانە چەند نمونە لەو فیلم و زەنجیرە تەلەڤیزیۆنانن کە لەلایەن دامەزراوەکانی سەربەسپای پاسدارانەوە بۆ ناشرین وێناکردنی بزوتنەوەی خەڵکی کوردستان لە هەشتاکانی سەدەی ڕابردووە تا ئێستا بەرهەم هێنراون و بەڵاو کراونەتەوە. لەو فیلمانەدا کە لە دەیەی هەشتاکان بەرهەمهێنراون بە شێوەیەکی سەرەکی پێشمەرگە و ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵات ئامانجی هێرشەکان بوون. کانی مانگا و حەماسەی دەڕێی شلیر کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە سینەماکانی ئێران بڵاوکرانەوە وێنەیەکی چەواشەکارانەیان لە تێکۆشەرانی کوردستان بڵاو کردەوە کە لەوێدا کوردە شۆڕشگەڕەکان تەنانەت بەرامبەر بە گەلەکەی خۆیان وەک دەڕەندە، بێئاقڵ، گەندەڵی ئەخلاقی، بێڕەحم و تێکدەر وێنادەکران. بەڵێ هەروەها فیلم و زنجیرە تەلەڤیزیۆنە نوێیەکانیشان درێژەدەری ئەم هێرشانن، بەڵام ئەمانە هەندێک بەڕگەی پەیوەست بە کولتوری جەماوەریشیان ئاوێتە کردو و هێندێکیان ئەکتەر ویان بەرهەمهێنەرانی کورتیاندا بەشدارن. فیلم گەلێکی وەک شوری شیرین و حکایەتە عاشقی کە لەم دوایانەدا بەرهەم هێنراون و بڵاو کراونەتەوە، شۆخی و پێکەنین و هەندێک جاریش بڕگەی ڕۆمانسیان ئاوێتە کراوە و کەمتر بە شێوەی ڕاستەوخۆ گرنگی بە شەڕ و ململانێتن. هەر بۆیە بینەران و ڕەخنەگەران بەشتی لاوەکیەوە سەرقاڵ دەکەن و لە سەرنجدانی ورد بە فاکتەری پرۆپاگەندەی ئەم فیلمانە بەلاڕێیاندا دەبن. زۆرێک لەو فیلمانە پیاوانی کورد بە ناپاک و نابەرپرس بەرامبەر بە کۆمەڵگا بنەماڵە و هاوژینەکەیان وێنا دەکەن و لەوێدا ژنێکی کورد عاشقی پاسدارێک دەبێت و پشت لە هاوسەرە کوردەکەی و بزوتنەوەی کوردستان دەکات و دەست دەکات بە هاوکاریکردنی سوپای پاسداران لە کوردستاندا. فیلمی حکایەتی یەک عێشقیش لە بەرهەمهێنانی ڕەمەزان زادە لە ساڵی 2015 ئەو تایبەتمەندیانەیە لەخۆ دەگرت. خاڵی هاوبەشی هەموو ئەو فیلمانە ئەوەیە کە ئەرتەشی ئێران وە سوپای پاسداران وەک فەریادڕەسی کۆمەڵگەی کوردی وێنا دەکەن وە کورد لە دەستەڕەندەی پێشمەرگە ڕزگار دەکەن و کوردستان لە مین پاک دەکەنەوە. بەمانە جگە لە چاواشەکاری مێژوو جنایەتەکانی خۆیان لە کوردستان، ژێرپێنانی مافە سەرەتایەکانی خەڵک، داگیرکردنی کوردستان، قەچڵ و ئامی خەڵک لە زۆر شوێن، کاولکاری زۆر و گرتن و ئێعدامی تێکۆشەرانان دەشارن. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، بەم جۆرە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستان لێوەرگرت بێت و زۆر سپاس بۆ ئەوەی تا ئێستا بینەر و بیسەرمان. بەڵێ ئازیزان، منیش سپاسان دەکەم بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون، چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئەوەن بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باسکەن. هەر شاد و بەختەوەرن.